سڵاوتان لەبێ ئەم کاتان باش بە خۆشحاڵەوە لە بەرنمەیەکی دیکەی ئستاتیکاوە لەگەڵ ئێوەی بەڕێزدام دەمەوێت لەم بەرنمەیەوە بچمە نێو وێزگەکانی تەمەنی مەهاباد جەمال وەکو کاری سیرامیک کە هەوڵ دەدات کارەکانی نمایش بکات و دەست و پەنجەی لەم شارەدا دیارە و دیار بووە لەگەڵمان بن. دووبارە سڵاوتان لەبێت لە بەرنامەی ئستاتیکاوە هاتمەوەلاتان بۆ قسەکردن لەبارەی ئەزمون و ژیانی کەسایەتێکی دیکە کامڕۆ قسە لەبارەی ژیانی مەهاباد جەمال وەکو سیرامیک کە دەرگای بۆ ئاڵاکردن و لەگەڵ بەڕێزیا قسەی زیاتر دەکەین. مەهاباد خان سپاس بۆ بەڕێزت. بەخێر بێن سەرچاو بەخێر بێن بۆ گەلەری ئاهوو گەورەتان کردن. زۆر سپاس بۆ بەڕێزت. گەلەریەکەش شوێنێکی جوانە مەهاباد خان. زۆر سپاس. ماشەڵڵا ماندووبوونی پێوە دیارە. ماندووبوونی 23 ساڵ کار کردن لەم گەلەریە. 23 ساڵ لە 6 ساڵ بێت. مەهاباد خان یاسای بەرنامەکە وایە دەچمەوە نێو وێزگەکانی تەمەن دەچمەوە نێو منداڵیت. منداڵی چۆن بەڕێ کرد ئەوم پێ بڵێ. تەوان بەپێی تەمەنمان دیارە مناڵی ئێمە چ جیلێک بووین. جیلی ئاڵتوونی ویت. جیلی ئاڵتوونی بووین بەڵێ ئەو جیلە بووین کە بە قڕ و گڵ لە بەردەرگای یاریمانە کرد. ئەو جیلە بووین کە پەتپەتێن و هەڵما بۆ شێوە مناڵیمان بەڕێ کردووە. بەو شێوە مناڵیم بەو شێوەیە بەوەکو هەموو مناڵێکی ئەم شارە. لە بەشی یەکەم مەبەستمە فۆکسەکەم لەسەر ئەو بەشە بێت لەسەر جوانبینەکانی مناڵیت بێت. زیاتر چی یاریەکت دەکرد؟ طبعا کاتی ئێمە کاتی پەتپەتێن بوو خەتخەتیان بوو ئەو شتانەمانە کرد. زیاتر یاریمان بە قوڕ و ئەمانە کرد. قوڕ شتی بچکۆلە بچکۆلەمان دروست لە ئیشەکەتەوە نزیک بوو ئەو قوڕە وەکو بوونیەتێک لە ڕۆحدا دروست بێت. بۆ نمونە ئێستا بەڕێزت لە بواری سیرامیکدا کار دەکەیت. بەڵێ طبعا لەبەرەی مناڵی هەمومان هەروە بوو. ئەو کات ئێمە وەکو ئەم مناڵی ئێستا خۆشبەختانە جیلی ئایپاد و ئەمانە نەبووین. ئەو شتانەمان نەبوو. تەنها بۆ شتان یاریمان کرد کە لە دەوروبەرمان بوو. قوڕیژێکێک بوو لەو مادانی کە مەسەڵەن شتمان پێ دروستە کرد جۆرە حیواناتی ورد و هەندێک جار هەڵماتمان پێ دروستە کرد. نازام ئەگەر ئەوە تیامان مابێت و لەگەڵ ڕۆحما گەورە بوو بێت. لە گەورەیە من لە تەمەنێکا خۆم دۆزیەوە لە ناو سیرامیکا. ڕاستە بڕوات بەوە هەیە لە منداڵیەوە ئەم ڕۆحیەتە دروست دەبێت. بۆ نمونە حەزت لە وێنە کێشان حەزت لە سیرامیک حەزت لە پەیکەرتاشیە. بەدڵنیایی لە مناڵیەوە دروست هەیە بەڵام ئایا لە کام تەمەن و لە کام زەمەنا خۆتە دۆزیتەوە ئەوە گرنگە. من ئیدارەم خوێنەوە هونەرم نەخوێنەوە بەڵام کاتێک خۆم دۆزیەوە من پەیمانگام تەواو کرد بوو لە دائیرەیە بوو معاشم وەرەگرت. باشە بەڵام کاتێک وێنەمە کێشە لە ناو سیرامی خۆم دۆزیەوە. ئیدارەکەش پەراوێز فەرامۆش کرد. فەرامۆشم نەکرد لەبەرەوەی من وەکو ئیداریەک لە ناو فەرمانگەکەیە دەواممە کرد. بەڵام وردە کە لە ناو سیرامی خۆم دۆزیەوە تر تێکەڵی ناو دنیاکە بوو. ئێستاش خەریکم. مەهاباد خان با نەچمە ناو بوارەکەتەوە. ئەوە بۆ بەشی دووەم هەڵەگرین و قسەی زیاتری لەسەرەکەین. دەمەوێت وەکوتم فۆکسەکەم لەسەر منداڵیت بێت وێزگەکانی تەمەنی مناڵیت بێت. پەیوەندیت لەگەڵ دایک و باوکتا چۆن بوو لەگەڵ خێزانەکەتا چۆن بوو ئەو کات؟ ئێمە خێزانێکی گەورە بووین. کۆمەڵی خوشک و برای زۆر بووین. ئیتر سپاس دەکەم 5 برا و 6 خوشک هەمووی لە ناو خێزانێکا کۆبوو بووینەوە. مناڵی سەر شەقام بووم. باشە سلێمانی سەر شەقام. بەڵێ باشە. هەموو خێزانەکان ئەو کات گەورە بوون. خێزانی بۆ خۆتان ئەسڵتان خەڵکی سلێمانیە؟ بەڵێ. باشە لە سەر شەقامەوە هاتن. پێش سەر شەقامیش دەرگەزێن و ئەمانە بوون. بەڵێ بەڵام وەکو مناڵی من لە سەر شەقام بووین هەموو خێزانەکانی ئەو کاتانە گەورە بوون. خێزانی بچووک نەبوو. لەم سەردەمانەی ئەم کۆتاییانە هەموو خێزانەکان بچووک بوونەوە بوون بە 3 بۆ 4 کەس. یعنی مەهاباد خان خۆی جاران دۆخ و گوزەرانی هاوڵاتی یاخود خێزان قورس بوو بەڵام خێزانەکان گەورە بوون. ئێستا باشترە یعنی دۆخەکە باشترە بەڵام بچووک بوونەتەوە. بەڵێ زۆر ڕاستە وەکو مادی باشترە. ڕاستە ئەگنا وەکو خۆشبەختی هەموو زەمانەکان خۆشە.
ئێستا لە بەڕێز بپرسم کامیان خۆش بەخۆیت هەردوو لا خۆشە بۆ من چێژ لە هەموو ساتەکان وەرەگرم مناڵی لەناو خێزانێکی گەورەیا بوو گەورە بووم پەیوەندیەکانیش زۆر تونند و تۆڵ بووە بەڕاستی لەناو خێزانی ئێمەیە زۆر هاوکاریەکەی نەتاکوێت دایکم هەر یەکەم پاڵ پشت و یەکەم هاوکاری من دایکمە لەسەر دایکت بەڵام پێم باشە باس لە هاوڕێکانی مناڵیتم بۆ بکەیت کێ بوون ئەو کەسانەی کە نزیک بوون دێتەوە هاوڕێکانی مناڵیم چەند هاوڕێیەکم هەبوو ناوی ناسکە بوو یەکێکیان دراوسێمان لەسەر شەقام بەڵێ دوو ماڵ یان لەسەر و خۆمانەوە بوون یەکێکیشیان ناوی تارای شەهید حوسێن ئەوە ئێستا لە هۆڵەندایە پەیوەندیت ماوە لەگەڵیانە کەم زۆر کەم پەیوەندیم ماوە لە چەند ماڵێک سەر و خۆمان بوو ماڵی تارا اینجا ئەو شتێکی خۆشی هێنامەوە بیر ئەیانوت مەهاباد چۆتە ئەو سەری کۆڵانەکە هاتن بە دوامان منیانە بردەوە ئەو سەر بوو دوور بوو لەم یەک دوو ساڵی ئەخیرا هەرچین بۆ ماڵی بڵێن تارا ماڵی باپیری ئەکسەرەکەم دوو سێ ماڵ لەسەر و خۆمانەوەیە باشە ئەوتم باشە ئەو کات بۆچی ئەوەنە دوور بوو ئەم کۆڵانە درێژە ئەیانوت شۆتوە ئەو سەری کۆڵانەکە خۆی وا بوو ینی بیناکان وەکو ئێستا ئاوا بەرز نەبوون بە زۆر بەرز بوون لەبەر چاوە دوایە بۆ بەڕێزدان دەڵێن گەڕەکانەوەنە دوور نەبوون بەڵام زۆر دوور بوون لێتەوە سێ ماڵ بوو سێ ماڵ لەسەر و ئێمە کە ئەم شۆ بۆ سەری کۆڵانەکە ئیتر هەستمە کرد زۆر ڕۆشتم باشە چەند جار لیان ناویت بۆ نەوەی دوور کەوتیتەوە لیان نەبوو لیانەکە ئەو پەلێکیانە گرتی و ڕایەنەکە پەلەکە لیان بوو یاتی تۆ ماڵ تۆ سەرزەنشتیانە کردی بە پەلێک ڕایەنە کێشان تەمەەن تا گەشتیتەوە ماڵەوە ئەوەنە ڕایەن کێشا بوو خشاب بە عەردەگاتی لە ماڵەوە ئەکسەر جلەکانە نەگۆڕی لەبەرەوەی ڕاستە ئێستاش ئەچیتەوە سەر شەقام بەو یادگەیەوە ئەچیت کە سەیرێکی ئەو شوێنانە بکەیت کە مناڵی تێدا بەڕێ کردووە وەڵی لەبەرەوەی تا 4-5 ساڵ تقریبەن لەوێ بووین تا تەمەن بوو بە 4-5 ساڵ من ئیتر لەو گەڕەکە ڕۆشتوین هەندێک جار لەبەرەوەی پەیوەندیمان ماوە لەگەڵ ئەو گەڕەکەیە تاکو ئێستا دراوسەکانە بەڵێ لەگەڵ ینی ماون دراوسەکانی ئەو کاتە ماون لەوێ بەڵێ ماڵی شەهید حوسێن هەر لەوێ ماون ماڵی کاگاسین و ئەمانە کە بڵێ مناسەبەمانە بێت هەر سەردانی یەکتریەکەین تاوان خۆشترین یادەوەریشم چی بوو کات 2010 دەواازەی شەهیدانی شارم دروست کرد لە دۆڕانەکەی سەرچنار دایکم ئەو کات ئەیتوانی بڕوات ئێستا ناتوانێت بڕوا بەڕاوڕەوە ئەڕوا دایکم هات بۆ ئفتتاحەکەی ئەمانە کاتێکم زانی هەر خەڵک بۆ هات ماچیە کردم پێم سیر بۆ دایکمتی ڕۆڵە ئەمانە هەموو خوشک و براتن لەبەری شیریابان تۆ نەدەزانی نەم ئەناسینەوە چکە ناڵم لە 4-5 ساڵیان لەو گەڕەکە ڕۆشتوین ڕاستە هەر پەیوەندێکە ماوە بەڵام وەکو ئەوەی کە زۆر باش بیان ناسمە من ناناسمەوە مەهابادخان لە کەسێکی نەرم دەچیت لە ڕەفتارکردنا لە مناڵیشە هەر نەرم بوویت نەرمونیان و ها تەعاملکردنی ئەوە وەڵا هەر بێدەنگ بووم هەروە بە ئارامی گەورە بووم بەڵێ یان نەبووی بە ئەرێک بۆ دایک و باوکت زۆر جار فۆکسەکە بڵێن دایک و باوک نەبووم بە ئەرێگویان باکسەوە ئێستش هەموو کات ئەڵێن لەگەڵ ماواتە زۆر ئارامترین باشە پێشەوەی بچمە سەر قسەکردن لەسەر دایک و باوک و کەسە نزیکانە ئەم وێنانە چی بە بەڕێزت دەڵێت هەنی منداڵێکی خانومان جلێکی جوان وەبزانم لە نێو باخچەدا کوێ گیراوە بڵێ باخی ماڵەکەمانە هەر لەسەر شەقام نەخێر ئەوە شەمحێدینە شەمەحێدینە بەڵێ کە تۆزە گەورە بووم لە 4-5 ساڵێ لە سەر شەقام ڕۆشتین لەبەری زەمەنێکی زۆر لە ئێماینەوە لە 7 ساڵیت لەوێ 8 ساڵی چەند ساڵیت لە وێنەیە وابزانم لە 1 و 2 ئیبتیدائیم کەواتە ئەکەویتە 8 تقریبا وانە تقریبا واکە ئەو وێنانە چیت پێ دەڵێت ئەوە عەزیەکی سوور بوو زۆرم حەزێ زۆرم حەزێ بۆ هەموو شوێنێک ئەوم لەبەرا کەواتە ئەو وێنە زێڕینەکانن هەرچەند ڕەش و سپی بن دوو ڕەنگ بوون وانە بەس چەندین ڕەنگ و خەیاڵی تێدایە بەڵێ ئەو عەزیە سوورم بەناوبانگ بوو لەبەر بیرت نییە کێ بۆی کڕیت بەڕەحمەت بێ منیرەی خوشکم بۆی کڕم ئەو کاتە ئۆرزی باک هەبوو یعنی ئەگەر عەزێکی ئۆرزی باکە لەبەرا بووایە مهم بوویت
وایە بۆ ئەو کات ڕاستە بۆ کاتە بەڵێ ڕاستە وێنەیەکی کە هەیە قسەی لەسەر کەم دوو کەس لەم لاولە لای بەڕێستەوەن ئەم دوو کەسێکیان و زۆر منداڵیشی لێرە بڵێ ئەوە چوار یا پێنج ساڵی ئەوە 4 ساڵم بەڵێ وانە سەر شەقامە قژێکی جوانیشان بۆ بڕێویت ئەوە کاریان پێ و دە قژان کاری بوو یەکێکیان دکتۆر عەبدوڵڵا جەمالی برامە عەبدوڵڵا سەگەرمە تاوان ئەو لە تەمەنا لە من گەورەتر بوو ناوەڕاست خۆمم ئەوەی خوارتریش خوشکم وەزیرە جەمالە بەڵێ هەر شتێکمان چکە ها بە تەمەن بەدایەکە بەس تۆ لە هەردووکیان بچووکتر بوویت بەڵێ بۆی خۆیان نەمەتە ناوەڕاستمە بۆ تاوان نەجوڵم کوێ بوو وێنەکەتان تیا ماڵی خۆمانە لەسەر شەقام لەسەر شەقام کێ وێنەکەی گرت لە خەیاڵم نییە لە خەیاڵێ نییە طبعا ئەو وێنانە هەمووی برا گەورەکەم بەختیاری برام بەڕەحمەت بێ ئەو شتان هەمووی ئەو کردوێتی ڕاستە وێنە چی دەڵێ بە بەڕێزت زۆر شتی خۆشە و زۆر شتیشی ناخۆشە هەردووکین بۆ باس خۆشیەکانی ئەوەیە مەسەن لە خۆمانە گۆڕی بۆ ڕستم و کاتی خۆمانە گۆڕی خۆتانە گۆڕی ئەو جلە سڵبنەکان لاوە ڕۆڵەوە ڕاستماگرێت جا ڕسم گرتنی ئەو کاتەوە بوو ئێستا نەبوو هەر کەس مۆبایلێکی پێوێت و وەرە با ڕسمێکە بگرەوەنی کامێرێکیانە هێنا و ئەمانە ئیترە بوو بە مەڕاستیم بەڕاستی ڕسم گرتن چێژێکی تایبەتی هەبوو ناخۆشێکی ئەوەیە دڵنیام لە ساسەوە کاکەم ئەو وێنەی گرتوم کاک مەسەر لە ژیانە نەماوە ڕۆحی شاد بێت ئەی خۆی ئەو قسەیە زۆر جوان بوو کەوتت وەکو مەراسیم وێنەمان دەکرد جا من بۆ خۆشم ئەوم بینیوە هەمویان کۆ دەبوونەوە پیان دەگوتی لە پاڵدارەکەیان وەستە بۆن ئەو جوان ئەویان پێوتی وانە تاوانەوە لە وێنە بۆی خستیانەتە بینی خۆیانەوە بۆیە نەجوڵێم جوانە اینجا تەپڵەکێکمان هەبوو لەگەڵ سوراحیەکە لە یادم بێ زرد بوو ئاڵتونی بشتێکی وا بوو ئەوە تەپڵەکە دانرا سوراحەکەشی دابنرایە اینجا ڕستمەکەمان بگرتایە بەڵام من لەبەرێ مناڵ بم لەو شوێنە ڕسمیان نەگرتوم ئەی قژە کاریەکانێک چۆن بیرنێکی بۆی بڕیت یا لە ماڵەوە خەیاڵم نییە ئەو کات ساڵۆن نەبوو خۆیان بڕی لە ماڵەوە بەس جوان بڕیوانە ئەو کەسە کە بۆی بڕی و لانێت ساڵۆنیە بێ مۆدێلی ئێستا کردێتی ڕاستە ئەی مەهابەتخان تۆزە قوڵت کەمەوە بۆ دایکت چی دەڵیت دایکم تاکە پاڵ پشتمە هەتاکو ئەم دەقەی لەگەڵمایە هەتاکو ئەم دەقەیە هاوکاری مەکا مناڵەکەم بەخێوە کات ئەوە زۆر گرنگە چونکە ئەگەر ئەو هاوکارم نەبێ بەڕاستی ناتوانم هەموو کاتەکانم فری بم بۆ کاری هونەری پشتیوانتە لە ساسە پشتیوانی مەکات زۆر چێژی لە ئیشەکان وەرەگرێ لە هەندێک ئیشیشا هەتایەتە ناو مۆزوعەکەوە کاتێ مەراسیمی جامی چلکلی لەمان وێنەگرت لە ناو ڤیدیۆکەیە کە ئەو هەڵەسێ بە ڕۆڵەکە زۆرش پێم خۆشە چکە زۆر شانازی بە ئیشەکەمەوە کات باشە چ پەیامێک ئەگەێنی بەس پەیامەکە لە ڕۆحتەوە دروست بێ بۆ دایکت چکە دڵنیام کە بەڕێزێ خوێندنەوەت بۆ دایکت کردووە چ کەسایەتێکی هەیە بۆ تۆ و چەندیش ماندوو بۆ چەندیش ڕەنجی کێشاوە باشە هەر خۆی دایک وا تاکەی جوانە دایکی من زۆر بەهێزە هەموو ئەو هێزەمان یعنی هەموو خێزانەکەمان بەڕاستی وەر قسەی من نیە قسەی کاکیشمان هەموو ئەو هێزەمان لە دایکمانە وەرگرتووە باوکم ڕۆڵێکی تری هەبوو باوکم بە شێوەیەکی تر بوو بەڵام ئەو هێزەمان لە دایکم وەرگرتووە ئازایەتیمان لە دایکم وەرگرتووە دایکم کەسێکی زۆر ئازابووە تا و کاتێک کە ئەیتوانی بڕوات هەتا بڵێن 4-5 ساڵە پێش ئێستا ئەیتوانی بڕوە ئێستش کە بەڕۆڕەوە ئەڕوات لە ئیفتتاحی کارەکان مایەت بەڕۆڕەوەیەکەوە ئیفتتاحم بۆکە بەڕۆڕەوەیەکەوە بە خێراتنی خەڵکەکات ئەوانە هەمووی هێزم پێ بەخشێت لە چاوەکان تاوەفا بینم بۆ دایکت ئەم وەفایە گرنگە وەکو بەڕێستان گوتان گرنگتر لەوە ئەو بڕوا بەخۆبوون و هێزەیە کە بە بەڕێستی یا و بە شەجەرەکەی یاوە کە مناڵەکانی نەوەکانیەوە بە دڵنیایی دایک زۆر گرنگە بۆ پێگەیاندنی مناڵەکەی کەسایەتی و هێز دایک و باوک پێتە بەخشێت قەت لە دەرەوە هێز و کەسایەتیت پێ نابەخشرێت یادگارێکی خۆت و دایکت لە تەمەنێکی تەواو گەنجێتیدا ماشەڵڵا بەڕێز گەنجیت
ئەوە با نەخینەوە بەڵام لەو تەمەنەیە کە بۆ نمونە زۆر جاڵێن کچ و دایەک زۆر پەیوەندی و کۆنتاکتیان باشە بەیەکەوە ئەوە هەیە؟ بەدڵنیایی ئەوە هەیە کۆنتاکتمان زۆر باشە تاکو ئێستا دەردەدڵێ بۆ یەکتریەکەین لەگەڵ دایکمان گوێی بۆ گرتیت لەگەڵ ڕاکان تابوو هەرچی ڕاکەم هەبێ دایکم ئۆکەیەکا لەسەری ئەوە زۆر خۆشە ئەوە جارێکتر هێزە بۆ من وایە دە تەجروبەی ژیان تا هەرگیز هەبووە لێ تووڕە بێ یا سەرزانشتت کات دایکم تووڕە نابێت دایکم تووڕە نابێت ئەو تووڕە نەبوونەش منیش لە دایکمەوە فێر بووم کە تووڕە نابم لە مناڵەکەم بیرم نایە لە مناڵەکەم تووڕە بوو بێتم دایکشمە جارەوەڵێ ئەڵێ بیرم نایە لە مناڵم تووڕە بوو بێتم یا مەسەڵەن دەستم لە بەرز کرد بێتنەوە دایکم ئەوەی نەبووە ئافرەتێکی زۆر هەیە من و زۆر لەسەر خۆیە لەگەڵ ئەو شاکە مەسەڵەن بەڕۆڕەوەیەکە ڕۆتەمەنێکی هەیە تاکو ئێستا ڕاکانی زۆر باشە مەسەڵەن کە کێشەیەک شتێک هەبێ ئەو وەزعەکە هادە ئەکاتەوە ڕاستە خۆی بوونی دایک لە هەر کاتێکا بێت گرنگە زۆر وانیا زۆر جار لەوانێ باوک تۆزە هەژمون و تۆزە ترس و سامی هەبێت بەڵام دایکەکە پڕ لە میهرەبانی و هەمویان دەکەونە ژێر کاریگەری دایکایەتێکەوە تەوان یادگاریەکم با لەگەڵ واکشمان باسکەم با نەڵێم هەموو هێزەکە هەر دایکە دایک هێز و پاڵپشتە بەڵام باوک جۆرێکی ترە باشە کاتێ کە یەکەم جار ئافرەتان لێرە ساریان لێ خوڕین خۆشبەختانە سارێکی بچکۆلان بۆ کڕیم لە ماڵەوە باشە بچکۆلە ئەو سارێ پێ بوو چۆن فێر بم نووسینگە تازە نووسینگەکان کرابەوە ڕاستە ئافرەت زۆر کەمە چۆن نووسینگە فێری سیاقەت بێ لەگەڵ باوکمە باسم کردتم نووسینگە هەیە بۆ فێربوون و ئەمانە وتی بچۆن نووسینگە وتم ئاخرەڵان عیبە عیبەکە بابێ بۆ شانی باوکت ئەمە ساڵی چەند بوو ئەمە عیبەیە 2001 بۆ 2002 وتی عیبەکە بۆ شانی با بڵێن بۆ شانی باوکتە بڕۆ باش ئەو زۆر شتی بە من بەخشی هەستم کرد عیبەکە خاتە سەر شانی خۆی خۆی ئەو پشگیریانە گرنگە بەس ئەگەر زۆر جار لە هەندێک شتا باشە گوێ بۆ کۆمەڵگە بگرە بۆ بەرامبەرەکەت بگرە بەڵام لە هەندێک شتا کە لە ژیان تا ڕادەگرێت نەخێر مەوەستە بەردەوام بە هێز بەرە خۆت باوکیشت لەوانەیە بەو هێز و بەردەوامیەوە ئەمە یابێ بەڕێستە زۆر ڕاستە ڕاستە لە بەشی دووەمدا قسە لەبارەی کارەکانتەوە دەکەم کە چەندین کارت هەیە زیاتر لە پارکی ئازادیدا ڕەنگیان ناوەتەوە پێشەوەی بچینە پارکی ئازادی یاسای بەرنامەکە پێم دەڵێت ئارەزوی چه هونەرمەندێک دەکەیت یا دەنگی چه هونەرمەندێک دەکەیت بایمە وچان وەرگرین و پاشان دەچینە لای کارەکانی دیکەت ئارزوو دەنگی حەسەن زیراکەکەم چونکە زۆر کوردیە زۆر نەرمونیانە ڕۆحی خۆم لەناو گۆرانەکانی حەسەن زیرەکە بینمەوە کام گۆرانەیە زیاتر هەموو گۆرانەکانی خۆشە بەڵام ڕەش ئەسمەر لە هەموو خۆشترە بۆ ڕەش ئەسمەری هەڵبژاردن نازانم زۆر چێژی لێ بینم زۆر خۆشە ئەبێ پێم بڵێ بزانم ڕەش ئەسمەرەکە بۆ ینی فۆکسەکە بۆ لەسەر ڕەش ئەسمەر بێ لانی ئەو بخۆم ئەسمەرم وڵی نازانم بەس خۆشە ئەو گۆرانە زۆر چێژی لێ بینم زۆر ئارامە بۆ ڕۆحی من زۆر ئارامە لە ساڵی چەندەوە گوێ لە گۆرانی ئەگرت و خولیای دەنگی مامۆستا حەسەن زیرەک بوویت ئەزان چۆنە ئەگەر بڵم تەئسیری خێزانە لە سەرت لەوانەیە مبالغەیتیان نەبێت زیاتر لە ماڵی ئێمە بڵێن کاکەم و ئەمان کە گویان لەو گۆرانیان ناگرت ئێمەش هەر بۆ گۆشکرای چەشکە پێڵەن چەشکە هات چێژم وەرگرت ئیتر ئەوە لەگەڵمان ناڕۆژ حەزم لێتی ئێستا کوڕەکەم 13 ساڵە هەم گۆرانەکانی حەسەن زیرەکی لەبەرە سپاس بەس ئێستا بە ڕیتمێکی هەیە تۆزە دەستکاری کراون گۆرانەکانی وەکو دەنگەکەی جاران هەندێک جار گەنجەکانی ئێستا گوێی بۆ ناگرنەوە کەوتۆتە سەر ئاست و هێنی ئەو خێزانە چۆن هەبوو لە کاتی ئیشەکەتدا کاری سیرامی کەیت و گۆرانەکەی مامۆستا حەسەن زیرەکە قسبێتە سەر لەبەرەوە بەڵێ زۆر گۆرانەکانی حەسەن زیرە گۆرانەکانی مەسەری خاڵقی
سابووری ئەمانە زۆر زۆر دووباراکەمە و گۆی لێگرم لە کاتی ئیشکردە زۆر ئارامتەکەنەوە زۆر ئارانی بە منە بەخسە باشە دەچینە لای گۆرانەیەکی مامۆستا حەسەن زیرەک و ڕەش ئەسمەر قسەمان لەسەر ڕەش ئەسمەر قسەمان لەسەر کردووە پاشان دەچینە لای بەشی دووەمی کارەکانی بەڕێزت بینەرمان بن کاکشوان وەکو مۆنتێری بەرنامەکە گۆرانەیەکی مامۆستا حەسەن زیرەکمان بە ئارۆزوی دڵی مەهاباد خان بۆ دەخاتە سەر و دەچینە بەشی دووەمی بەرنامەی ستاتیکە لەگەڵمان بن. دەرێ لە منێ ڕەشی ئەسمەر بۆ دمرێدم ناسکە دولبەر جایان لەسەر باڵای تۆیە وەی لە دنیا بوومێ دەربەدەر ئەرێ دەربەدەر وەرەیان جەرگمی هەڵەدێڕن بەدایابان و کوژتاری چەنەیە جێژوانێ ئەم لەگەڵێ کرد بەرپایان جارە و دووداری دەردێ لە منێ ڕەشی ئەسمەر بۆ دمرێدم ناسکە دولبەر جایان لەسەر باڵای تۆیە وەی لە دنیا بوومێ دەربەدەر ئەرێ دەربەدەر هەموو ئەجەرێگمێ لە دلەتە بریەن دەوری خەنجەرم لێیە و ئاڵە تۆ دەرمانێم کە جوانێ وەرە ژوور سەرێ دەرێ لە منێ ڕەشی ئەسمەر بۆ دمرێدم ناسکە دولبەر جایان لەسەر باڵای تۆیە وەی لە دنیا دووبارە سڵاوتان لێبێ لە پاش ناوبڕۆ و گوێگرتن لە دەنگە زوڵاڵەکەی مامۆستا حەسەن زیرەک هاتمە وڵاتان مەهاباد خان هاتوینێتە بەردەم یەکێک لە شاکار و کارە جوان و دانسقەکانی بەڕێستان وچانی مامۆستا حەسەن زیرەکمان وەرگرت شتت هەیە لەسەر گۆرانێکە مامۆستا حەسەن زیرەک کە بیڵی پاشەوەی سەلامە یادگاریم لەگەڵ ئەو گۆرانیە زۆر مرتاحم بە دەنگی زۆر کوردیە پێم خۆشە بە ڕۆح ئاسوودابم بە گۆرانەکانی حەسەن زیرەک ڕاستە خۆی زۆر جار هونەرمەندان دەڵێن ئەو شوێنی کە کاری تێدا دەکەین حەزەکەین دەنگێک هەبێت یا گۆرانیەک هەبێت لەو شوێنەدا لەبەرەوە شوێنە بە زیندوێتی بمێنێتەوە مەهاباد خان وەکوی کە لە ڕابردوودا کاری کردووە لە بواری سیرامیکدا هەوڵی نەیە ئەو شوێنە بۆ نمونە لە هاوشەوەی ئەم شوێنەدا باشە ئەگەر سەماعەیەک یاخود دەنگێک هەبوایە زیندووتر دەرناکەوت بە دڵنیایی ئەو بیرۆکەیە زۆر جوان و کەسێکی تریش هەمان شتیوێت وتی ئەگەر شتێکی ئاوادانجە مەسەڵەن باز لە شیعرەکانی قانع بکات ژیانی بخوێنێتەوە یا شیعرەکان بخوێنێتەوە بیرۆکەیەکی زۆر جوانە بەڵام تاکو ئێستا بەڕاستی کارم بۆ نەکرێت کە ئیمکانیەتەکەی من ئەوەندەیە هێندەیە باشە باسێکی ئەم کاری بەڕێستان بکەین چۆن ئەم فکرەیە دروست بڵێ شاکاری گڵجۆشی قانع ئەو کارێ نزیکەی ساڵێک خەریکی ئەم ئیشە بووم بەڕێز کاک مەمی وریا قانع داوای ئەم کاری کرد کە بۆی بکەم طبعا قانع تەنها شاعرێک نییە قانع شۆڕژگێڕێک بووە کە دەستێکی زۆر باڵای هەبووە لە هوشارکردنەوەی خەڵکە ئەم کارە طبعا دیوانەکەی چەند جارێک پێویستە بخوێنمەوە ژیانی بەڵێنی ئەوە گرنگە کاتێک دەست دەدەیدە کارێک وەکو کاری سیرامیکەکە دەبێت ڕابردووی کەسەکە ڕابردووی کەسەکە و شەرنی هەر کەسیش بێ بەڵێ یعنی من
چەندین ساڵەکە کارەکەم کارەکانی من بەچی جیاکرێتەوە کارەکانی من بۆ جیاکرێتەوە کە باگراوندێکی هەیە مەسەن کار لەسەر مەراسیمێ بکەم ئەگەر باگراوندێکی زۆر باشم نەبێ زۆر خوێندنەوەی بۆ نەکەم دەست نایەمە ئەو کارەکان تەنها بۆ جوانکاری نییە کارەکان خزمەتێکە بە مێژووی وڵاتەکەم بە مێژووی میلەتەکەم ڕاستە مەهابادخانەمە لە ساڵی چەندەوە فکرەکە دروست بوو فکری ئەمە پێشتر کارم بۆ گۆرانی شاعیر کرد پێش ئەیش بەڵێ 2010 بەڵێ 2010 دەواازەی شەیدانی شارم دروست کرد لە دوورانەکەی سەرچنار هەر کارێک بڵێ کارێکی تر کامڵەکات کە 2010 ئەو کارم لە دوورانەکەی سەرچنار دروست کرد وردە قاڵ بوومتیایە کامڵ بوومتیایە گۆرانم دروست کرد دوای گۆران قانەعم دروست کرد کەواتە هەنگاوەکە گرنگە بەڵێ وانە کە هەنگاوەکەت نرد نا لە دوای ئەو هەنگاوە کە دەینیت هەنگاوێکی دیکە تەمۆحی دیکەی دێ بە شوێندا کاری تازە کامڵە کات وانە بەڵێ ئەم کارە چەندی خایەت ئەم کارە نزیکەی ساڵێکی خایەند ساڵێکی خایەت نزیکەی بەڵێ نزیکەی ساڵێکی خایەند چونکە پێشتر فکراکەم گەڵاڵە بوو کۆکراوە بوو ئەو کات دەسمایە کارکردن بەڵێ لە ساڵی چەندە تاو لە پارکی ئازادیە سابت کرا 2000 ساڵێکم کارە چەند مانگێکە دانراوە ساڵێکیش کارم تیا کردووە واتە لە ساڵی 2023 کە عەرزمان کرد لە 22 من دەسم کرد بە ئیشکردن پێت باشە بجوڵێن بۆ لای کارەکان کە بەدەم قسەکردنەوە گرنگە لە شوێنانی لەم شێوەیەدا کە گەنجەکان پیرەکان سەرجەمچین و توێژەکان ڕوو لەم شوێنە دەکەن گرنگە کە شێوەیە یا لەم شێوە ئیشانە ببینن ئەم کارانە زۆر گرنگە بۆ ئەم جۆرە پارکانە چونکە ئەم پارکە ناوەڕاستی شارە ناوجەرگەی شارە هەموو چین و تۆژێکی کۆمەڵگاکەمان ڕوەکاتە ئەم پارکە لە قوتابی لە خەڵکی هەندێک خەڵکی نەخوێندەواریانە ئێرە ڕاستە نەخوێندەوارە بەڵام چێژ لە هوەرەکە وەرەگرێ بە دڵنیایی هەموو چین و تۆژە ڕوەکاتە ئەم پارکە لەبەرەوە ئەم کارانە زۆر گرنگە ئەمە تەنها کارێک نییە بڵێن بۆ شاعیرە کرابێ ئەمە نووسینەوەی ئەدەبیات ملەتێکە لەم شوێنەدا ئەنجام باشە لەسەر و ئەم کارەوە کە کردوتە لە شێوە پەیکەرێک هەیە کە بۆ مامۆستاخانە دروست کراوە بڵێ مەدالیایەک ئەچێتە شێوەی مەدالیا بەڵام مەدالیاش کەسێکە گە شارەزانە بێت ئەڵێ ئەمە پەیکەرە لەسەرەوە دروست کراوە وانە بڵێ بەس پەیکەرە ئەم کارە ئەگەر قیاسەکەی بچووک بێ ئەچێتە سنفی مەدالیاوە بەڵام ئەمە لەبەرەوەی قیاسەکەی گەورەیە ناچێتە بابی نەحتەوە ناچێتە بابی سیرانێکیشەوە باشە مەهابادخان ئەم کارەی بەڕێستان لە هەر چوارلاوە بە شێوە بازنەیەکە بێت یاخود چوارلاکە بڵێن بێتاقەتت ناکە لە سیرکردن بەڵێ لە هەموو لەسەرەوە سیر ئەکرێ بەڵێ وانە ئەمە گرنگە بۆ هەر ئیشێک کە دەستی دەدەیتە دەستبردن بۆ ئیشەکە ئەوەی کە بینەری ئیشەکە دەبێت تااقەت نەبێت کارەکەی تۆوانە کاتێککە کارێکدا ئەنەی لە ناو پارکێکا لە شوێنەکە ئەبێ حساب بۆ ئەو بکەیت کە لە چەند ئیتیجاها ئەبینرێت یعنی تەنها وەکو لەوحەیەک نییە وەکو شتێک نە هەڵواسرێت و تاوا بێت ئەبێ حسای بۆ ئەو بکەیت چکە خەڵک لە ناو پارکە بە چۆر دەورەکە ئەسوڕێتەوە بە هەموو شێوێک ئەیبینێت و زائیدەن ئەوەی کامە ئینارەشی هەیە شەوان ئەبێتە چراخانێکی زۆرجان حسابی شەویشم بۆ کردو یعنی نقطە بە نقطە حساب بۆ هەموو شتەکانەکەم ئەو کاتە دەستێمە کارێک بۆی کارەکانم زۆر خێرانە وایە هەوڵیش دەدەی بە زیندویەتی کارەکە بمێنێتەوە باشە مەهابادخان باسی شتێ بکەم کە زۆر جار لە کارەکاندا هەیە کارێک دەکات و کارەکە پراوێز دەخات باشە مدەیەکە کارەکەی باشە بەزەوەنەی ئەفتتاحەکە بکاتەوە مەهابادخان تەنها ئەوەندەیە یاخود ماگانە ساڵانە سێرچی ئیشەکانی خۆی دەکاتەوە هەر جارێک کارێک بزانم پارچەیەکی تێکەچێ بزانم شوشەیەکی ئەشکە چکەمە پارکێکی کراوە بەڕاستی 24 ساعتم پارکە کراوە هەندێ یەک دوو پارچە شوشەکەی شکا بوو لەسەر ئەرکی خۆم چاکیەکەمەوە سکوریتی بوو ینی شوشەکە باش بوو بڵێ ئەوشکان تۆزە زەحمەتە بڵێ بەڵام ئەوەی گۆران دوو پارچە لە شوشەکانیان شکان بوو خۆم هاتم چاکیکەمەوە ئیتر خۆشبەختانە خەڵکانی کتریش هاتنە پێشەوە هاوکاریەکەن چاویان لێ ئەبێت 24 ساعتی شێرە ئەوەش تۆزە لەوانە گرفت بۆەوە دروست کات ینی لە ڕوویەوەی کە چاودێری کەمتری لەسەر بێت
وانیا زۆر ڕاستە کۆنتترۆلکردن تۆزە قورسترە بچکە کۆنتترۆلکردنی پارکەکە گەورەیە و ناوەڕاستی شارە خۆڵێکی زۆر ژووریتەیەکا بەڵ ڕاستە مەهاباد خان پرسیارێک دێتە پێشەوە بۆچی کارەکانی نزیک لە یەکن دەتەوێت چاو لە هەمویان وێ یاخود چییە بۆ سوتفۆ بووە کە ئاوا نزیکیەکە مەجارەکەەوە بوو دەرفەتی شوێنەکەوا بوو یا شوێنم کە هەڵبژارد بۆ ئەو هەڵمژارد کە نزیکی جادەکە بێت کە زۆرترین کەس ببینێت ئیتر کەوتنە نزیکیەکەوە شتێکی خراپیشە نەکردووە شتێکی خۆشە ڕۆحی ناو پارکەکە هەڵبژاردەوە بەڵێ هیچ کەسە لەم جادەوە بڕۆ هەردوو کارەکە ناڵم ڕۆحی ناو پارکەکەت هەڵبژاردووە بەڵێ ئیشەڵا کاری سێ هەمیشی بەدایەت بە تەماهیت کاری سێ هەم بکەیت ئیشەڵا بڵێ داوام لێ کردم کە کارێکی تر بکەم طبعاً ئەبێ بیرۆکەکە جیاوازترە چکە ناکرێ هەموو کارەکان لێ دەرکێنیت پێمان بڵێت لە بۆ شاعیرێکی ترە بۆ شاعرێکی ترە بەڵێ ماوە نەخێر نەماوە نانا لە هەردووکیان کۆنترە لە گۆران شقاناش کۆنترە گرنگە کار لەسەر ئەم شاعرانە بکرێن بۆ ئەوەی ئەم شاعرانە بە زیندویەتی بمێنەوە ئەم شاعرانە شاعر نەبوون کاکدیلمان ئەمانە شۆڕژگەر بوون ئەمانە دەستێکی زۆر زۆر باڵان هەبوو لە هوشارکردنەوەی کۆمەڵگەیە لەبەر ئەو با ئێمە هەروکو شاعرێک باسییان نەکەین بە دەر لەوەی شاعر بوون شۆڕژگەر بوون خزمەتیان دەکەیت بڵێ خزمەتیان بە هەموو لایەنێکی کۆمەڵگەی ئێمە کردو خزمەتیان بە دین کردو خزمەتیان بە سیاست کردو خزمەتیان بە شعر کردو خزمەتیان بە ئەدەبیات کردو یعنی لە هەموو ڕێکەوە خزمەتیان کردو کەواتە قسەکە لەسەرەوەیە ئەوان خزمەتیان کرد بە ڕێزیشت خزمەت دەکەیت بەوان دەوڵەمەندی پارکەکە دەوڵەمەند دەکەم بە کارەکانی نادەێت شتێکی کێشەیە ئەوان لە نووسیندا لە ئەدەبیاتی کوردیدا لە بەرەو پێشوونی سەقافەی کوردستاندا کاریان کرد وانە بە دڵنیایی بەڵێ بە ڕێزیشی دەیت لە پاڵ ئەو کارانەی ئەوانە کە کردویانە لە دەست و پەنجە ڕەنگینەکانی ئافرەتێک کە لەم شارەوە دروست بووە خزمەت بەوان دەکرێتەوە وا نابێت بەڵێ بە دڵنیایی ئەمە گرنگە کە هەر کەسێک کاری پەیکەرتاشی پەیکەرسازی سیرامیک وێنەکێشان هەر کارێکی کاری هوەری بێت ئەم کەسان و ئەم شخصانی لەبیر نەچێت هەر کەسێک بە جۆرێک کارەکە بە جۆرێک بیر لە ئیشکردن نکاتەوە بە جۆرێک ڕێگەکەی خۆی دەستنیشانەکە دیاری ئەکات من پێش ئەوەی کە هوەر بکەم پێش ئەوی دەست بە کاری سیرانیک زۆر مێژوو مەخێندەوە مێژوم زۆر ئەخێندەوە ئەوم هێنا تێکەڵ بە کارەکەم کرد ئێستا کارەکەم تێکەڵەوە نازانم سیرانیک لە خزمەت مێژوە یان مێژوو لە خزمەت مەهاباد خان بۆ پارکی ئازادیت هەڵبژارد لە کارەکاندا بەڵێ بۆ دانانی کارەکان پارکی ئازادی زۆر لەبارە چونکە پارکێکی زۆر قەرەباڵغا خەڵکانێکی زۆریان ئەم پارکە گەشتیارێکی زۆریان ئەم پارکە پێم باشە ئیشەکانم خەڵک ببینێ من بۆ خەڵک ئیشەکەم لەبەرەوەم پارکەم هەڵبژارد وەک سەرنجێک کە من تەنها وەک بینین کارەکانی بەڕێزت دەبینم ئەگەر ئەم کارانی کە بەڕێزت دەیکەیت دوو کورسی لە ژێر کارەکاندا هەبن باشترە بۆ کارێکی شاعرە جوانەکان دەکەیت ئەگەر کتێبێکی شاعرەکەشێ بەدەستەوە بێ لە سایە و سێبەری کارەکانی بەڕێزدا شارەکان و نووسینەکانیان بخوێنیتەوە ڕۆح بەبەری نووسینەکەتدا دەکات بە دڵنیایی وانە جوانترە بێ بەڵێ ئەمە لە کاری ئایندە تا دەبێت تا ئێستا بیرم لەوە نەکردێتە ئەوی ڕاستی بێ بەڵام ئەگەر لە مەراسیمی کۆچی دواییەکەیە یان لە مەراسیمێکی ئاوای شاعیرەکەیە ئەو بکرێت بۆ ناکارێکی زۆر جوانە باشە باسی ئەم کارە ناوازەمان بۆ بکەیت ئەم کارە هەموو زەمەنی کۆرۆنا کارم لەمەیا کرد کە ئەو کاتە بوو کە چوونە دەرەوە قەدەغە کرابوو هەموو خەڵک لە ژوورەوە بوو منیش شەوانە درەنگ ئەچوومە گەلەریەکەم قڕ و ئەو بابەتانی کە پێویستە بۆ چەند ڕۆژێک ئەم بردەوە لەگەڵ خۆما لە ماڵەوە ئیشمە کرد هەموو ئەو زەمانە من خەریکیم کارە بووم کەواتە سوودێ لە کاتە بەتاڵەکانیش وەرگر کە کاتێکی بەو شێوە زێڕێنی لە دروست کرد بەدڵنیایی هەموو کاتەکەم بەوە سەرف کرد ئەبێ بڵێن کۆرۆنا هەندێک جارە خێری پێوە ئەو خێرێت یا بڵێ ئەرە وەڵڵا باشە چەند
کاری سیرامیکی تێدایە بە تایبەتی ئەو کارانی کە دروست کراون لە 36 پارچەیە ئەمە 36 پارچەیە بەڵێ 36 پارچە شعریشە هەر ناوەڕۆکی هەر پارچە شعرێک بۆ بە دیزایانی ئەو پارچەیە. ئێستا ئەمانە بەو شێوێ ئەنی لاانەیە هاوڵاتێک لێرەوە بە پیادە دەڕوات نەزانێت ناوەڕۆکی ئەم وێنەیە شعرێکی تایە بڵێ کە شعرەکە خوێنێتەوە یەکسەر تێگا بیرۆکەی ئەم شعرە ئەو پارچە هونەیە. باش ساڵی چەند دەست ینی ئەزانین کۆرۆناکەی و بەس دقیقاً لە ساڵی 21 تاوا بوو 21 ئفتتاحمان کرد باشە بەڵام ئەمە بۆ ئفتتاح 21 بوو بەڵام پێشتر بە درێژایی ساڵێک من ئەو کارم کرد دوای ئەوە بە 6 مانگ بۆ 8 مانگ هەتا بیناکەمان دروست کرد. ئەم شاکارە کاتی زۆر ویست. باشە لە نێوان کارەکانی جەنابتە جیاوازی هەیە تایبەتمەندی هەیە خۆشویستی هەیە قسە تەقلی دێگە دەڵێ کامیانە خۆشتر کارێک کایکی چونکە زەمانێکی زۆر خەریکیە بیت زۆر کۆ ئەەکەمەوە لەسەری بۆ من زەمن زۆر ئەبا لەوەرەوە خۆشمەوێت کارەکە ئیتر چێژیش لەو کارا بینم بەڕاستی چێژ لە هیلاکیەکەی بینم لە کرێکاریەکەی لە هونەرەکەی لە کۆکردنەوەی بابەتە ئەدەبیەکەی زۆر کاتمە با زۆر هیلاک مەکە بەڵام زۆر چێژ بەخشە بۆ من چێژ بەخشە کەواتە هەر شتێکی چێژ بەخش بڕوان ناکەم پیری بە دوای خۆی دابێنێت وانە ئەوە گرنگە وانە خۆی دەڵێت ئەوانەی لە کاری هوەری و ئەوانەیە ئیش دەکەن جوانتر دەمێننەوە چونکە هەموو ئەحساس و هەستەکانی خۆیان دەدەنە کارەکەیان یا خۆیان بەتاڵ دەکەنەوە زۆر ڕاستە ئارامی بەڕۆحتەیات لەبەرەوە تەمەنت درێژترەکاتەوە هەبووە لە ڕابردوودا وەکو نووسەر نەبێت وەکو کەساتێکی دیار نەبێت سەرسامی شخصێک بوو بیت لە کارە سیرامیکەکاندا دروستت کردوێت وەکو کەسایەتی مەسەڵەن ئێستا گۆران کەسایەتێکی جوانە ئەو دیارە قانع کەسایەتێکی جوانە ئەو دوو کەسایەتیەش بەڕاستی ناڵم دوو شاعیر نەبوون شۆڕژگەر بوون اینجا شاعیر بوون ئەمەم کەسایەتیانە ئیشی ترم کردێ بۆ کەسایەتی بە مەسەڵەن داوای کردو بە داواکاری بەڵێ بەڵێ یەک دانم بۆی دروست کردووە بەڵێ ئەو کارانەشم کردووە باشە خۆ زۆر جارە پرسیارە دەکرێت ئێوە شتەکان بۆ خۆتان دەکەن یاخود دەتانەوێت بێتەوە بە داهاتێک بۆ ژیانی خۆتان پێشەکی کارەکە بۆ خۆمە بۆ خۆتە حەزە وا دەکات لەبەرەوەی هەموو کاتەکانی ژیانی خۆم تەرخان کردت تەنها بە کاری سیرامیک ئەگەر لەگەڵیشە بێتە بژێوی ئەوە شتێکی زۆر زۆر بووە بە هەندێک جار بەڵێ بەڵێ زۆربەی کات ئەجنەبیەکان یانە گەلەریەکە بێ شەرتوقەیت ئیشێگا کڕن شتێکی خۆشە بۆ من کۆنتاکت لەگەڵ بیانیەکاندا هەیە کۆنتاکت ئەوەیە مەسەڵەن کە خەڵکانێک یانە ئەم شارە ئەگەر پێ بزانن یان سەردانێکی گەلەرێکەکەن و کارێکە فرۆشن و زۆربەی کاتیش لە پێشانگاکانە ئیشەکان ئەفرۆشن لە پێشانگا گشتیەکانە کە بڵێن وەزایەتی ڕۆشنبیری یا هونەرمەندان پێشانگایەکە کاتەوە یعنی ئەوە بەختێکی باشە چانسێکی باشم هەیە کە زۆرینەی کاتەکان ئیشەکە مەفرۆشرێت لە چەند پێشانگادا بەشداریت کردووە زۆر 23 ساڵە من کارەکەم بەڵێ 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 تەمەن درێژ بیت لە تەمەنی 50 ساڵیا کاری قانع هاتە بەرهەم ئەوە دەتەوێت خۆشبەختیەکی زۆر گەورەیە دەتەوێت ینی دەتەوێت لەم تەمەنەوە کە دەیڵیت تەمەنی خۆشە بڵیت تەمەنی 50 ساڵە بەس ئەوە زۆر خۆشە بۆ من کە لەم تەمەنای گەشتمە ئەوەی کە چەندین کارم لە ناو ئەم پارکانە دابنرێت تەمەن ڕێگری کارەکانت بووە من نەویست باسی هەتا ئێستا ڕێگر نەبێت پێیان با من ئوسوڵیان وەکو بەرنامەکە نەویستوە زۆر کات باسی تەمەن کەم ڕێم بخۆم نەیاوە بەڵام لە ڕێبەڕێستەوە بە سپاسەوە تەمەن بۆ کاری سیرامیک ڕێگرە بێت ئەو کاتێک کە پشتت ئاياتە ئازار و ئەژنت ئاياتە ئازار تووشی ئازارانەبی تەمان کارت پێ ناکرێت لەبەری ئیشی ئێمە ئیشی عەزەڵەیە زیاتر ئیشی خوڕ ئیشی عەزەڵەیە بەڵام من تاکو ئێستا خۆشبەختانە ئەو کێشانم بۆ دروست نەبووە لەش ساغبین کارەکە ئەو کارانش کە ئێستا دەکرێت خۆتان نەبن ناتوانن بەدیل نییە بەدیل نییە کەسێک کە ئیشەکانتان بۆ بکات من دیزاینەکەی بەمێ ئەو کارەکە بکات بەڵێ
تا ئێستا منەوە بەدی لەم نەدۆزیوەتەوە نەدۆزی. و هەوڵیش نایم ئەو بەدی لە بدۆزمەوە چکە حەزەکەم خۆم من چێش لە کارکردنەکەی خۆم ببینم. باشە لە ڕووی پێگەیاندنی گەنجەوە لە کاری سیرامیکدا گەنجەکان دێن بۆ لاتان بە تایبەتیوانی لە هونەر جوانەکاندان. زۆرترین ئەو کەسانەیەن کە مەسەڵەن خوێندنیان تەواو کردووە پێیان خۆشە لە بوارێکی هونەرا خۆیان بدۆزنەوە. ئافرەتان تەبعاً خۆشم خۆم وا خۆم دۆزیەوە. ئافرەتان زۆریان مناڵان زۆریان بەردەوام من مناڵم لایە تەشجیعیانەکەم کارێکی بچکۆلاکات هاوکاریەکەم لە دروستکردنەکەی بەڵام خەیاڵی خۆی تێکەڵەکات لەگەڵ کارەکە ئەوە ڕێگرینەکەم بەڵام لە دوای کارەکەی بۆ سوورەکەم و یەک دانی ئێمێ ئەبێتە هاندێرێکی زۆر باش ئەو مناڵە بەرەو هونەر بڕوات. باش کاری سیرامیک بە چەند مەرحلەدا تێدەپەڕێت؟ کاری سیرامیک سەرەتا من چکە خۆم گڵەکە حازرەکەم ئەوەش ئەو گڵی لە دووس خوورمات و بۆ میێت لە دووس خوورمات و گڵیەوێ ئەو گڵە کوالیتی زۆر زۆر باشە یعنی تەجروبەی 23 ساڵ پێش ئێستام هەیە بەڵێ 23 ساڵ پێش ئێستا کە کارم پێکردو هەتا ئێستا کارەکان ماونەتەوە کوالیتی زۆر زۆر باشە بەڵام چیە ئەبێ خۆت ئامادەکەی ئامادەکردنەکەی قورسە ئامادەکردنی گڵەکەمان هەیە کارەکەکەی دوای ئەچێتە فڕنەوە کارەکە فەخر ئەکرێت و دوای ئەوە مەرحەلەی دوای ئەو شوشەکردن هەیە من شوشە ناکەم فڕنێکی ئاگرە کوورەیەکە بەڵام ئەبێ سابت بێت ینی کووری شعبیمان هەیە و فڕنیشمان هەیە کە من خۆمە فڕنم هەیە ئێستا بە کارەبا ئیشەکات کارەکە کە دروستت کردووە بێت کە زەرە لە کارەکەت نێات یا ئەوەندە بمێنێتەوە کە کارەکەت تەمەنی درێژەکە کە تۆ سووریەکەیتەوە ئیتر تەمەنێکی زۆر درێژە مێنێتەوە بەڵام ئەگەر بە قوڕی بمێنێتەوە ئەشکێت زۆر ناسکە ناتو ینی شتێکی کاتیە کە بە قوڕی بێت بەڵام ئەو کاتی کە فەخرەکرێتێتە فڕنەوە تا بۆ باران و شتانە خۆر و باران ئەوانە گەباڵێن سەرما و گەرما ئەمێنێتەوە کاری تێناکە بەڵێ هەموو کارانێکە لە مۆزەخانەکان ئاماونەتەوانێ کاری سیرامیکن کە چەندین قەڕن ماونەتەوە هەبووە سوود لە کارێکی زۆر دێرین وەرگریت یا فکرەیەک کە لە ڕابردوودا هەبوو بێت ئەو کارانی کە من 200 ساڵ پێش ئێستا ئەو کارانی کە من ئەیکەم من خۆم لەسەر بابەتێک زۆر ئەخوێنمەوە زۆر کۆ ئەەکەمەوە مەڕاستیمی ئاگرم هەیە 5 ساڵ من خەریکی کۆکردنەوەی بابەتێک بووم لەبەرەوەی ئێمە ئەرشیفمان نییە نووسینمان زۆر کەمە ئەبێ سوود لە سەرچاوی فارسی و عەرەبی وەربگیرێت بۆ ئەو کاتی کە ئەتەوێت تۆ کارێک بکەین ئەو کاتی مۆنومنتی ئاگرم کرد من 5 ساڵ خەریکی کۆکردنەوەی بابەت بووم ئێمە ئەگەر خۆمان کتێبخانەیەکی دەوڵەمەندمان هەبێ من ئەو 5 ساڵم بە ئاسانی وەرئەگرت و 5 ساڵی زەمانێکی درێژە نەئەڕۆشت بەڵێ ئەو کاتی کە بابەتەکە کۆکەمەوە من خوێندنەوەیکی زۆرەکەم مەقالاتێکی زۆر کتێبێکی زۆر ئەخوێنەوە لەسەری ئەو کات بڕیارێم داڕشتنێک بۆ کارەکە بکەم ئەو کاتە دیزایانی کارەکەکەم هەوڵ ئەم سوود وەرنەگرم لە هیچ شتێکی تر کە پێشتر کرابێت بۆ ئەوەی کە من خزمەت بە بابەتەکە بکەم پێویستە کارێکی تازە بێت باشە لە ڕووی زمانی بیانیەوە قسەت کرد ئەمە بۆ خۆی گەواهی ئەیە کە کورد وەک دەڵێن هەر زیندووە ئەگەر لە کاردا بێت لە سەرکەوتندا بێت ئێمە بەم کارانەوە زیندوتر ئەمێنینەوە چەندین مەهابەتی تر هەیە لە کوردستاندا لەم شارە جوانەدا کە پایتەختی ڕۆشنبیریە دەیانەوێت بێنە پێشەوە دەیانەوێت خزمەتکەن بەڵام دەستگرتنیان دەوێت دەستگرتنیش نەبێت ئێستا لە ماڵەکانی خۆیاندا میشانە دەکەن کەواتە ئومێدێک هەیە کە ئایندەی کورد یا مێژووی کورد یا ئەوەی کە پێی دەوترێ هەوڵ و ماندووبوون وەکو خۆی بمێنێتەوە وەکو خۆی بمێنێتەوە بەڵێ من لە ماڵەوە دەستم پێکرد موزیکەی 20 ساڵ لە ماڵەوە لە مطبەخەکەمە لە ژووری میوانەکەمان کارم کردووە لە ماڵی خۆمەوە دەستم پێکرد ئەم کارە اینجا هێنامە دەرەوە کردمە ناو گەلەریەکەەوە لە گەلەریەکەشەوە هاتۆتە دەرەوە بۆ سەرجادە بەڕاستی ئەم کارانە خزمەتکردنە بە ناسنامەی میلەت من زۆر حەزەکەم خزمەت بە ناسنامە و مێژووی میلەتەکەی خۆم بکەم بڵێ کە مێژوو بخوێنیتەوە دڵنیام لە کارەکانیشدا ڕنگ دەداتەوە بڵێ هەموو کارەکان ڕنگدانەوەی مێژووە ڕاستە بە ئامەتەن ئەو کارانەی کە نمایش بوو بن لە شوێنە گشتیەکاندا دەزانی چەند کار بووە؟ زۆر زۆر کارم کردووە بەڵام بەگشتی ئەو کارانەی کە کردومە بەگشتی چەند نوسخەیەکم نەبێت بەگشتی یەکەم نوسخە لە گەلەرێکی خۆماماوەتەوە چکە ئەمە پارێزگاری لێ بکەم
وەکو ئەرشیف وەکو نازان بڵام وەکو کارێکی هونەری لەبەرو لە شوێنێکی خۆمان ماونەتەوە دووهەم نوسخە و سێهەم و چوارەم فرۆشتەوە بەڵام نوسخە یەکەم بەگشتی ماوەتەوە لە لای خۆم ئەوە باشە مەهاباد خان فزوڵی بکەم زۆرترین فرۆش کە هەبوو بێ بۆ کارەکانت گەشتووەتە چەند؟ لە خەیاڵم نیە چکەم 20 ساڵە کارەکانم ئەفرۆشرێ زۆرم فرۆشتە بەڵام لە یەک دانیان زۆر دڵنیام کە زۆرترین نوسخەم لێ دروست کردوێتەوە گەشتوۆتە 50 نوسخەم لێ دروست کردوێتەوە و خەڵک ویستێتی لێم فرۆشتەوە. باشە سەرنجی شتێکممان لە گەلەریەکەدا کە لەو کاتەدا نەویست قسەی لەسەرکەم چونکە بەرنامەکەم بە دوو بەرگەدا تێپەڕی بەڕگەی یەکەمیان وێزگەکانی تەمەن و منداڵیت بوو بەرگەی دووەمیان سەرکەوتنی کارەکەت و کارەکەتە تەواوی ئاین و ئاینزاکانم بینی لە کارەکاندا بۆ نمونە کاکەیەکانە یەزیدیەکانە زەردەشتەکانە ئیسلامە ئەمە جوانە کەواتە دەتەوێت بڵێ لە کارەکانی مندا پێکەوەژیان هەیە ڕێزگرتن لە ئاین و ئاینزاکان هەیە ئەمە دەڵیت؟ بڵێ من و کاتێ خزمەت بە مێژووەکەم مێژوو هەموو بابەتێک ئەگرێتەوە لە خۆ ئەگرێت ئاینی کۆمەڵایەتی سیاسی من ئەو چمکانەیە کە هەڵی ئەبژێرم ئەو چمکانەیە کە ئەتوانم داڕشتنێکی بۆ بکەم ئەتوانم بیکەمە کاری سیرامیک لەوانێشتی تریشە بێ نەتوانم بیکەم بەڵام خۆشبەختانە ئەو ئاینانێک کە کارم لەسەر کردو لە ئیسلامەوە دەستم پێ کرد چوومە سەر زەردەشتەکان چوومە سەر کاکەیەکان ئینجا یەزیدیەکان بە مەراحل ڕۆشتوم کارم تیا کردووە کەواتە لەگەڵ ئەو چەمکەیت کوردستان وڵاتی پێکەوەژیانە بەڵێ وڵاتی پێکەوەژیانە و مێژوویەکی زۆر دەوڵەمەندمان هەیە ئەگەر کاری لەسەر بکەین تۆ دەتەوێت بڵێیت هاو نیشتیمانیەک کە لە کوردستاندا هەیە بوونی هەیە سەردان دەکات دێتە گەلەریەکەی بەڕێستەوە کەسەی دەکات دینەکەی خۆی و پێگەکەی خۆی لە گەلەریەکەدا دەبینێتەوە بە دڵنیایی چونکە هەندێ شتم بینی لە گەلەریەکەدا وەکوتم نەمویست لەوێ قسەی لەسەرکەم ئێستا دەمێ قسەی لەسەرکەم ئەو جامە ئاوە چی بوو چی بوو؟ جامی چلکلیلە ئەو جامەیە کە چلکلیلە بڵێ لەبەری چلکلیلی پێوەیە یەکێکە لەو بابەتانی کە مناڵانی ئەم شارە هەمووی بۆ جامە شۆران لە کاتی خۆی لە سەردەمی خۆی چل جام ئاوەکەن بەسەری ماڵەکەیە من خۆم نابەداخەوە بەڵام هەموو خوشک و براکانم پێشۆران ئەوە لە زمانی دایکمەوە ئەڵێت تۆ بۆ جامە نەشۆراوی یادگاریەکی جوانە ئەو جامە لەگەڵ مناڵانی ئەم شارەیە کە بۆ جامە شۆراون چل جام ئاوەکەن بەسەری مناڵەکە لە مەراسیمێکی جوانە ژنی گەڕە کۆبوونەتەوە چل ڕۆحی پاک بابێ ڕۆحە خراپەکان با دوورکەونەوە لە ڕووی کەلتوریەوە ئەمە کەواتە دەتەوێت کەلتوری وڵاتەکەی خۆت بپارێزی زمانەکەی خۆت بپارێزی بە دڵنیایی بەڵێ لەبەرە من نەمێ خزمەت بە ناسنامەی کورس بەدل لەو جامە چی کە هەبوو جا گەلەریەکەم پڕە لەو بابەتانە سوازێکێکی تر لە بابەتانە تەپڵەکی جگەرەم هەیە تەپڵەکی جگەرە تەپڵەکی جگەرەکێشان بەڵێ جگەرەکێشان تەپڵەکی دوو کەڵکێش ئەوە من بیرۆکەی کارەکەم لە حەیدەر کاکەیەوە وەرگرتووە لە چەندین چاپێکەوتن تیر شاوتومە چکە من بیرۆکەکەم لە وەرگرتە بەڕاستی من هێنامە بەڵێ هێنامە بە کوردیانەتر تەنفیزی ئەەکەمەوە بەردەوام سەدان دانە تەپڵێکی جگەرەم دروست کردووە دووکەڵ کێشە دووکەڵەکەی لەسەروێتە دەر ئەوە شتێکی ترە بابەتێک تر کە ئەبێ خزمەت بکرێت هیوان بەوە ناخواست کاتی بەرنامەکەم بەرەو کۆتا بڕوات سپاس دەکەم کە دەرگات بۆ واڵاکردین و بچینە نێو وێزگەکانی تەمەن و کارە جوانەکانی جەنابتەوە جێی شانازیت من شانازی بە هەر کوردێک و بە هەر هونەرمەندێک و بە هەر کەسایەتێکەوە دەکەم وەکو تاکێکی ئەم کوردستانە وەکو ڕۆژنامە نووسێک کە بتوانێت خزمەت بە وڵاتەکەم بکات بتوانێت پێگەی وڵاتەکەم وەکو خۆی بهێڵێتەوە مەهاباد جەمالیش کەم نییە لەو کەسانەی کە دەستیان گرتووە بە کلتور و ڕەسەنایەتی گەلێک کە پێ ئەوترێ گەلی کوردستان کە چەندین ساڵە چەوسێنرێنەوە ینی هەر چۆن هەبێت دەیانێت ئێمە لە ناوبەرن بەڵام ئێوە لە ڕێی کارەکانتانەوە دەتانێت ئێمە هەر بە زیندویەتی بمێنینەوە دەستەکانە خۆش بە هیوای سەرکەوتنە بۆ دەخواست خێر بێن سەرچاو هاتن زۆر گەورەتان کردم خۆشحاڵتان کردم لە بەرنامەکەدا مرتاح بوویت زۆر بەڵێ نەخێر کەواتە کۆتایی پێدێنم بەخێر بێن سەرچاوم سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ ئێوەش
بەرنامەی ئێستاتیکە لەگەڵ خانمێکی دەستڕەنگین، خانمێک کە دەیەوێت خزمەت بە چین و توێژەکانی کوردستان بکات، مەهاباد جەمال، ئەمڕۆ لەگەڵ یابووین بۆ ئاشنابوون بە وێزگەکانی تەمەنی بەڕێزیان. هیوادارین توانی بێتمان لەم بەرنمەیەوە ژیان و کەسایەتی ئەم کەسایەتێ جوانی شارمان پێناساند بن. دیلمان خەسرە و بەجێتان دێڵم، خواتان لەگەڵ بێت.